ئامانزمان لەو مەراسیمەی بەڕاستی ڕێزلێنانی کۆمەڵێک یا دەستەیەک لە پێشمەرگە دێرینەکان و کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی بوو. ڕێزلێنانەکە بە بیرهینانەوەیەکە کە ئەو برایانە هەر لە سەرەتایی سەردەمی شاخەوە تا ئێستا لە ناوکار و پرۆژەی ئیسلامی داماونتەوە ماندووبوون و ڕەنج و تێکۆشانێکی زۆریان ناوە. کۆمەڵی ئیسلامی ئەگەر بە مادەش نەتوانێت بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕێزلێنانەوە لە ڕووی ئەوەی کە ئەو برایانە هەردەم لە بیر ناکرێن و بەعقەت لەو کەسانەنا کە خوای گەورە پێیان دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه ولەلایەن کۆمەڵی ئیسلامیشەوە إن شاء الله ڕێزیان زۆرە بەڕاستی لە سابقونن داوامان لە خوای گەورەش وایە ئەوانە هەر لە سابقون و لە ئەول بوون. ئەجا بەڕاستی ئێستا ئەوە بۆ ئەوەی کۆمەڵی ئیسلامی کە بەبیریان بێنێتەوە لەلایەن کۆمەڵەوانان لە بیر نەکراون ڕێز و حرمەتی تایبەتیان هەیە و ئەوەش بەڕاستی هەندێکە لە هەمووی لە پێشمەرگە دێرین و کۆنەکان و یا زیندانیانی سیاسی و شەهیدانینە و ئەوەی بانگیشمان کردوون لێرە زیاتر لەو کەسانە بوون یعنی شەهیدانی پێش ئینتیفازە بوو.